بۆکسێکم بۆڵ بژێرە. والله من بەختم هەر ڕەشە با ڕەش بێ. ناتخوا لۆ ڕەش بێتێن ئیشاڵڵا بەختت ڕەش نابی ئینشاڵڵا بەختت سپی دەبی بەدڵی خۆت خوای گەورە شت بێنێتە ڕێت ئینشاڵڵا. ڕەش هەڵدەبژێری؟ خۆڕەش لەلای من ڕەنگێکی زۆر جوانە بەڵام لەسەر قسەکەی تو کە گوتت باوەچی بەختم ڕەش بێ بە قسەی من بکە ڕەشی هەڵدەبژێرە. با سوور بێ عەکسی بێ. ویستم بڵێم با سپی بێ بەس دەی با سوورەکە بێتن قەینا بەختت ئەو جا خۆ شەنسی خۆت تەنها ژمارە دوو ژماوە کاک عەبدولسەلام. بەتەمای خوای. بەتەمای خوای ئینشاڵڵا باش دەبی من شاوکاری دەکەم بێگومان. با پرسیارکە بێتە سەر شاشە تاکو بۆت بخوێنمەوە ئەڵێ لەگەڵ وەرزش بینت باشە؟ لەگەڵ وەرزش باشە بەڵێ. دەی زۆر باشە. کریستیانۆ ڕۆناڵدۆ خاوەن چەند باڵۆن دۆرە؟ وەڵڵاهی هەڵە نەبم چوارە. هەڵە نەبی چوارە زۆر زۆر نزیکت کردەوە زۆر. چوارە زیاتر کەمتر. تۆزێ زیاتر. زیاتر یان کەمتر؟ تۆزێ زیاتر. با پێنج بێ. با پێنج بێ. دوا وەڵامە؟ دوا وەڵامە. با وەڵام ڕاست ببینین؟ بەتەمای خۆی یا ئەڵڵا. یا ئەڵڵا با وەڵامی ڕاست ببینی. بەڵێ 5 باڵۆن دۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت لە ڕانیەوە.